بەهۆی ڕووداوی بوومەلەرزەکەی چەند شەوی ڕابردوو کە ناوچە جیاجەکانی کوردستانی گرتەوە بەهۆیەوە جگە لە زیانی گیانی زیانی مادیش بە بینای فەرمانگە حکوومیەکان کەوت لەو چوارچێوەدا بەهۆی کاریگەری بوومەلەرزەکەەوە زیانی گەورەش بە بینای خوێندنگەکان لە سنووری شارەکانی سلێمانی و هەڵەبجە و قەزاکانی دەربەندیخان و شارەزور و سەی سادق و دوکانیش گەیشت بە جۆرێ هەندێ لە بینای ئەو خوێندنگانە لەبەر مەترسی ڕووخان لە پێناو پاراستنی گیانی خوێندکاران و مامۆستایان دەوامی فەرمی لەو خوێندنگانە بە شێوەی کاتی ڕاگیراون گرفت و ئاستەنگ لە بەردەم خوێندن لەو خوێندنگانە دروست بووە بۆ زیاتر بە دوواداچوونی گرفتی خوێندن لەو خوێندنگانە و خستنەڕووی هەنگاوەکان و میکانیزمەکانی چارەسەرکردنی گرفتەکە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیمان دواند. حکومت مەبلەغێکی داناوە بۆ قایمقامەکان و ئێمە وەکو پەروەردە بڕێک پارەمان داوە بە بەڕێوەبەری پەروەردەکان و ئەمڕۆژ خۆشبەختانە بەڕێز وەزیری پەروەردە 160 میلیۆن پارێکی بۆ دابین کردوین ئەمڕۆ وەریەگرین و تەوزیعەکەین بەسەر ئەو تەربیانەی کە جەرەر و زیانی پێگەشتووە. ئەوەی هەیە ئێمە بەڕاستی ناتوانین بینایەک بڕوخێ حکومەتیش ناتوانین دروستی کاتەوە بەڵام ئەتوانین ئێمە پرۆسەی پەروەردە بەردەوامی پێ بدەین بە دوودەوام بە سێدەوام و بە سوپاسەوە بۆ مامۆستاکان بۆ بەڕێزەکان سەرباری قەریان دارایی بەردەوام لە خوێندن و پرۆسی پەروەردە پەکی نەکەوتووە. ئەو بینایانەی کە بۆ ڕووخانە چۆڵمان کردو یعنی بۆ کۆتاییمان پێ ناوەوە بەدیلەکانیمان دۆزیوە توانێ هەندێک بینامان دەمچکەوەی تەلەبەی کەمە دەوامی سێمان بۆ دروست کردووە گرنگ ئەوەی ئێمە ناهێڵین ئەم ساڵ پرۆسەی پەروەردە بفوتین. بۆ بەدەنگەوە هاتنی زیان لێکەوتوانی بوومەلەرزەکە لەهێنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بودجە بۆ زیانەکان دابین بکەن بۆ ئەو مەبەستەش لیژنە بۆ خەمڵاندن و بە دوواداچوونی زەرەر و زیانەکانی بوومەلەرزەکە لەسەر ئاستە جیاجیەکان پێکێنراوە. ئێمە سەردانی مەیدانی زۆربەی شوێنەکانمان کردووە و ئەو خوێندنگایانە زیاتر لە 25 خوێندنگایان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و 5 لەو خوێندنگایانش کە هەیە ئێستا بە تەواوەتی کێشەمان بۆ دروستە بێ چۆڵ بکرێنە خوێندنگانە و بڕی تێچووی چاکردنەوەی ئەو 25 خوێندنگایان نزیکەی 760 میلیۆن دینارە و ئەو 5 خوێندنگایی کەش پێویستی زیاتر بە 2 میلیۆن دۆلارە بۆەوەی کە دروست بکرێنەوە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بەهۆی کاریگەری ئەو بوومەلەرزەی کە ناوچەکانی کوردستانی گرتەوە لە سنووری سلێمانی 15 خوێندنگە و دامەزراوەی پەروەردە زیانیان بەرکەوت. هاوکات لە قەزاکانی دەربەندیخان 6 خوێندنگە و دامەزراوەی پەروەردە لە شارەزور 12 خوێندنگە و لە سەی سادق 18 خوێندنگە لە دوکانیش 3 خوێندنگە زیانیان بەرکەوتووە هەر لە ئامارەکەدا تێچووی زیانەکان کە بە بینای ئەو خوێندنگانە گەیشتووە بۆ نۆژەنکردنەوە و چاکردنەوەی ئەو خوێندنگانە دیاری کراوە. ئەمەش بودجەی پێویست و کاتی زۆری دەوێ ئەم گرفتەش لە کاتێکدایە چەند مانگێکە پرۆسەی خوێندن دەستی پێکردووە خوێندکاران و مامۆستایانیش لە چاوەڕوانی هەنگاوەکانی لایەنە پەیوەندیدارەکانن کە گرفتەکانی بەردەم خوێندنیان چارەسەر بکرێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.